سوچەرێکی دەست بەسەرکراو ئازاد کرا و ئیتر بێ باوکەکانیش دەتوانن ببنە خاوەنی پاسپۆرت. سڵاوتان لەبێت. ڕۆژ و شەوێکی تەواو پۆلیس سوچەڕێکی دەست بەسەر کردبوو. دوای ڕۆژێکی شێشتنەوەی لە بەشی پۆلیسی دارستان و ژینگەی کەلار سوچەڕەکە ئازاد کرا. سوچەڕەکە لە گەڕێکی حەمرینی کەلار لەو کۆڵانانە بوو و هاوڵاتێکیش دەست بەجێ پۆلیسی دارستانی ئاگادار کردوتەوە و ئەوانی شاتون بردویانە و حتمەن ئەوەش بە ڕەزامەندی دادوەر. پۆلیسی ژینگەی گەرمیان دەڵێت بە فەرمانی دادوەری لێکۆڵەر ئەمڕۆ سوچەڕەکە گەڕێنراوەتەوە بۆ باوەشی سروشت. هەر سوچەڕەکەنا دوو باڵندەی جۆری واشەش کە ئەویش هاوڵاتیەک هێنابووی لەگەڵ سوچەڕەکە گەڕێنراونەتەوە بۆ سروشت. لە سلێمانیەوە 735 فەردە ئاردیئەس پێلێدرا و ڕەوانەی وەکیلەکانی خۆراکی سەرچاوە کرابوو. یەکسەر کە دەمی فەردەکە دەکەنەوە ئەسپێ دەبین و پێی دەزانن چ ماڵێکی خراپە و ئاردەکەیان گەڕاندۆتەوە. قەرارە ئاردێکی خاوێن و سپی و جوانیان بۆ بنێردرێتەوە. قایمقامەتی قەزای ئێرانیە دەڵێت ئەو ئاردە شیاوی خواردن نییە، لیژنەکانیان ئاگادار کردوتەوە و یەکسەریش ڕەوانەی ئەو جێیەی کە لە سلێمانیەوە لێوەی هاتووە کراوەتەوە. بڕیارە ڕۆژی شەمەی داهاتوو هەمان بڕەجۆری باش بگەڕێنرێتەوە بۆ بیرکارەکانی ئارد لەسەر و چاوە و دەست بە دابەشکردنی بکرێت. دەرکردنی پاسپۆر بۆ خوارهەژدە ساڵ هەمیشە پێویستی بە ئامادەی باوکێتی، بەڵام ئێستا منداڵانی بێسەرپەرشتیش دەتوانن ببنە خاوەنی پاسپۆرت و فەرمانبەرێک ڕۆڵی باوکیان بۆ دەگێڕێت. ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بە 964 وت ئەو منداڵ و مێرمنداڵانە لەلایەن دادگاوە کەسێکیان بۆ دەستنیشان دەکرێت یان فەرمانبەرێکی خانەی بێسەرپەرشتان ڕۆڵی باوکیان دەگێڕێت و دەتوانن ببنە خاوەنی پاسپۆرت. سەبارەت بۆ مەترسی کە لەسەر هەر پەنابەرێکەیە کە لە ئەوروپاوە دەگەڕێتەوە بۆ هەرێم، ئەمید سالار ئاماژەی بۆ کرد لە فڕۆکەخانەکانی هەرێم مۆرد دەدرێت لە پاسپۆرتەکە بۆیە کە دەگەڕێنەوە وڵاتی خۆیان پێیان دەڵێن ئەوە نییە کێشەتان نییە، بۆیە هەندێک جار مافی پەنابەرێتیان لێوەردەگیرێتەوە. هەر لەسەرەوەی سەوتی ئێستا لە عێراق مۆر نەماوە و تەنیا بە دەرگای کۆنتڕۆلی ئەلیکترۆنی دەپەڕنەوە، بەڵام هێشتا ئەو سیستەمە لە هەولێر و سلێمانی کاری پێناکرێت و هەر مۆر دەدرێت لە پاسپۆرت. لە نێو جەنجاڵی و چاڕوانی نۆرەی بانزیندا غەریب بەکارەکەی بۆ تەفێنکێک بۆ تێنیوتی شۆفێران و هەر لەو ڕێگەشەوە پارۆنانێکی حەڵال بۆ ماڵ و منداڵەکەی پەیدا دەکات. غەریب خدر کاسبکارێکی هەولێرە و ئیشەکەی ڕێک بەستراوەتەوە بە دابەشکردنی بنزینی حکومیەوە، چونکە هەر کاتێک بنزینی حکومی دابەش بکرێت ئەویش دەڕواتە لای ئەو شۆفێرانی لە نۆرە داوەستاون و ئاو دەفرۆشێت. غەریب بە 964 وت نزیکەی 20 ڕۆژە هەر کاتێک بنزین دابەش دەکرێت دێم ئاو دەفرۆشم. بیرۆکەکەم لەوە بۆ هات خۆم شۆفێری تەکسیم، هاتم بۆ نۆرەی بنزین دواتر ڕۆژێک تەپەدۆرێکم پڕ لە ئاو بە فرهێنا و هەمووی تەواو بوو فرۆشرا. اینجا وردە زیادم کرد چونکە کرێچیم لەگەڵ ئیشی تەکسی دێم ئاویش دەفرۆشم، کارەکەش تەنیا ئەو ڕۆژانەیە کە بنزینی حکومی هەبێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.